ساڵتانە بە بینەرانی 1964 گەڕامەوەلاتان بۆ شرۆڤەکردنی کۆمەڵێ بابەتی سەربازی بە تایبەت بابەتی سیستەمی بەرگری هەر لە عێراقەوە کە دوایین لێدوانی سەرۆکوەزیرانی عێراق لەوەی کە ئاسمانی عێراق کۆنتترۆل دەکەن گوایە سیستەمی بەرگری بەهێز دەکڕن و سیستەمی بەرگری لە جیهاندا ئێستا بەکوێ گەیشتووە و چی ئەگەرێک هەیە بۆ هەڵگیرسانەوەی شەڕ لە نێوان ئیسرائیل و ئێران و ئێران کە هەر زوو لە شەڕی 12 ڕۆژەدا ئاسمانی کۆنتترۆلکرا ئەم جارە گەر شەڕ دەست پێ بکاتەوە چۆن دەتوانێت خۆی ئاسمانی خۆی کۆنتترۆل بکاتەوە ئەم جارە و ئەو سیستەمە بەرگریانەی کە عێراق لە شەڕی ئێران و عێراق و لە شەڕی کوێتا بەکاری هێناوە یان ئەو فڕۆکانەی کە بەکارێنراون چی بوون زۆر بابەتی دیکە هەوڵەدەم بە دوو زنجیرە لەم پرۆگرامەدا لەگەڵ عەقید سەلام مەسعەد ڕاوێژکاری سەربازی 1964 هەروەها ئەفسەری خانەنشین لە سوپای عێراقی کە دیسانەوە لە ستۆدیۆ لەگەڵمە سپاس دەکەم. سەلام. زۆر باس و خواس هەیە ئەو لەدەین بە دوو زنجیرە باسی سیستەمی بەرگری بە شێوەیەکی گشتی و ئەو بابەتانی کە لە پێشەکە باسم کرد بە وردی بۆ بینەرانی باسکرد. تۆزانی لە کەناڵی BBC-ەوە سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی باسی ئەوەی کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا کە هەوڵەدەن ئاسمانی عێراق کۆنتترۆل بکەن. ئەمە بە چی شێوازێک دەکرێت ئاسمانی عێراق کۆنتترۆل بکرێت؟ ئەم قسەی لەکوێوە کردووە؟ هەوڵ هەیە؟ بەڵێ هەوڵ هەیە. ئەمەی کە باسی کرد سوودانی کۆنە تازە نییە. ینی هەوڵەکە کۆنە هەوڵەکە ینی ئەم سەفەقەی کە کردووە لەگەڵ کۆریای جنوبی کۆریا کە سەفەقەی جۆری موشکی سام ئێمی کردووە داوای 8 مەنزومەی کردووە لەو جۆرە 8 مەنزومەی سام ئێمی کۆری نرخی لە بینی 2 ملیار تاکو و 2 ملیار و 800 ملیۆن دۆلارە. هەرشت کاتە سیستەمی بەرگری کۆری دەوێت باڵێ بکرێت سیستەمی کۆری ئەکرێتن. ئەم موشەکانە بڵێن ئەم سیستەمە نیزام دیفاع سمعاتێکی بەرزی هەیە ئەوە نییە ینی بەڵێ سمعاتێکی بەرزی هەیە و موشکێ باشە. بەڵام لێرە شتێک هەیە تۆ ئەو موشکانە کاکڕی پێویستیت بە سیستەمی ڕاداراتی زەخمە پێویستیت بە ئەنزارم و بەکرە. ئەم موشەکانەی کە ئیکڕێ لە کۆریا ئەمانە بەرزی 15 کیلۆمەتر لێدات یعنی بڵێن سەقفی ارتیفاعی بۆ 15 کیلۆمەتر بەرزە بێتەوە. سورعەتی ئەم موشەکە 4.5 ماکە کە دەکاتە 5500 کیلۆمەتر لە سەعاتێکە. ئەتوانی F16 پێ بخەیتە خوارەوە چونکە لەو بەرزی ئەفرێ فڕۆکەی F16 باڵێ ئەتوانی بخەیتە خوارەوە. مەدای ئەم موشەکانە 40 کیلۆمەترە 40 کیلۆمەتر قیاسەکە. دوای ئەوە توانای ئەوەی نییە. تۆ ئیسرائیل فڕۆکەی F15 هەیە سترایک ئیگڵ کە ئەتوانێت لە بەرزی 16 تاکو 19 کیلۆمەتر بەرز بێتەوە. ئەم موشەکە ناگاپی ئەم سیستەمە هیچ دەورێکی ناگاپە و فڕۆکەی و ناگا بە F35 باش و ناگا بە B2 بە B52 B2 سپیرت ناگا بەمانە. بەڵام سیستەمێکی باشە. سیستەمێکی باشە باڵێ زۆر باشە. تەکلیفەکەی چەند بووتت؟ 2 ملیار تا 2.8 باش. بەس ینی شتێک هەیە خۆی لە 2.6 تەواوە بێ. ئەمە بۆ نمونەی سەرۆکوەزیرانم قسەی کردووە و بەتەمان لە کۆریای بکڕن. کاتی چەند پێویستە هێنانی دانانی و پێداویستەکانی تری هەنی پێش بەرنامەکە باسمان کردی کە تەنها دانانی سیستەمەکە نییە و ئیشی خۆی بکاتەوەوانە چی تری پێویستە ئەم سیستەمەوە کاتەکەی چەندیەوێ تاوەکو عێراق بە تەواوەتی بە جێگیرکردن بێتە خاوەنی ئەم سیستەمە بەرگریە. تۆ پێش هەموو شتێ ستافێکتەوە کۆمەڵی ئەفسەری زیرەکتەوە کە بینێری بۆ کۆریا لەسەر ئەم موشەکانە فێر بن تەدریب بکەن. تۆ بەلای کەمەوە 6 تاکو 9 مانگتەوێ بەس تعلیمی بەس فێربوونی 6 تاکو 9 مانگتەوێت کە فێر ببن. هەش بێ لێرە خاڵی زۆر گرنگەیە ئەوە ئەفسەرانە بێ هەڵبژاردە بێتن. نابێ من فڵان بێنم ئەوە بێنم بینێرم نەخێر ئەبێ ئەمانە بەتوانابن بیان نێری. دوایە تۆ ئەم موشەکانە بەکار هاوت ینی بەکاری هێناوە کۆریا ئەی کڕی یان تۆ ئەتوێ بۆتی دروست بکاتن. ینی دەستی دووە کڕیان دەستی دووە کڕیان تازە نوێەکەیە کڕی تازەکەیە کڕی فەرقی هەیە؟ زۆر فەرقی هەیە.
ئەمە بەکار هاتووە لە نرخە لە نەقلیە تۆ تازەکە کە ئەکری تاخیرە بێتن هەتاکو بۆ دروستیەکە ئەگەر ئەمە وەربگری دەست بەجێ لە ماوەی 2-3 مانگا وەرەگری ئەویان لە ساڵێکە وەرەگریتن تاکو بۆتی تەواوکە بۆ تێنێرێتن جاوەکو جەنابەت فەرموود جگە لەمە تۆ پێویستیت بە ئەنزارم و بەکرە پێویستیت بە فڕۆکەیە ئێستا ئاسمانی عێراق پێویستی بە 25 تا 30 فڕۆکە هەیە لە 4 جنریشن پلاس 2 ینی جیلی چوارەم و نیو ناڵێم پێنجەم کە رووسیا و سین و ئەمریکا هەیەتی و ئیسرائیل هەیەتی نەخێر تۆ پێویستیت بەم فڕۆکانەش هەیە پێویستیت بە فڕۆکەی ئەنزارم و بەکریش هەیە باش دێمە سەرەوەی کە عێراق چۆن دەتوانێت بێتە خاوەنی سیستەمی بەرگری بەخوت ئەمە ئاسمانەکەی کۆنتترۆلەکە لەسەر قسەی سەرۆکوەزیران ناتوانێت 100% کۆنتترۆلیکە نەخێر ناتوانێت زۆر باش ئێستا بەهر لەسەر سیستەمی بەرگری بمێنینەوە دوایی دێمە سەرەوەی کە عێراق چەندی پێویستەکە بێتە خاوەنی سیستەمی بەرگری بەهێز چی سیستەمێکی بەرگری ئاسمانی لە جیهانە ئیتر لە تۆپ وەنایە لە تۆپ یەکایە چی و چینەوانە سیستەمی ئەگەڵین بەرێ لە ئەمریکی سیستەمی سادی ئەمریکی ئەمە تۆپە لە جیهانە یعنی ئەمە لەهۆ باشتری نییە ئەمریکا دێتە سەر رووسیا S400 S400 خۆی هەر S300 بەس ناوەکەیان گۆڕی S300 مۆدێلاتی هەیە مەسەلەن S300 کە دروست کرد دوایەوە S300 PMU یەکت هەیە PMU دووت هەیە PMU سێت هەیە سێەکە ناوەکەیان گۆڕی لە S300 PMU3 کردیانە S400 بەس تەنها ناوەکەی گۆڕە ئەمانە توانای ئەوەیان هەیە کە لە بەرزی 27 کیلومتر لە هەدەف بداتن S500 بوونی نییە؟ S500 هەیە رووسیا هەیەی بەسە دەرەوەی رووسیا نییە لە دەرەوەی رووسیانیەوە کەسیش معلوماتی لەسەر نییە لە 100 کە ئەمە چی پێ ئەکرێتن بەڵێ هەیە کاتە ئەم دوو سیستەمە یعنی S400 بۆ نمونە تورکیا S400 کڕی لە رووسیا کڕی پێویستی پێەتی هندستان هەیەی کڕیوێتی ئەم وڵاتانە پاش مەبەستەکە من بەهێزی سیستەمەکان بکاتە سادی ئەمریکی لەگەڵ S400 دەشێت رووسی عێراق بێتە خاوەنەمانە عێراق هەوڵەدا S400 وەربگرێ بەڵام تۆ لێرە کێشەیەکت هەیە ئەنەوە ئەمریکا ناهێڵە تۆ بیکڕیت ئەو کاتە بۆ کڕینەکەشی لەلایەن تورکیاوە هەر ناڕازی بوو هەر ناڕازی بوو ئەو بە زۆر کڕی و هێنای و تووشی کێشەیە زۆریش بوو لەگەڵیانە لەگەڵ ناتۆ و حتا لەگەڵ رووسیاش بۆ بەکارهێنانی بۆ دامەزراندنی باشە تورکیا حلفی ناتۆیە بەو دەردەسەری S400 دەستکەوت عێراق بە ئاسانی توانێت عێراق شتەکە جیاوازە بۆ نمونە عێراق ئەمریکا ئەڵێ نەیکڕی کە کڕیت عقوباتەکە مەسەرت عێراق یەکسەر ڕوخێ با سیستەمی بانکەکانت ڕابگرێت چیت پێکرێتن تۆ رووسیا نیت سیستەمێترێتە بێ بەکاری بێنیتن باش کاتە ناتوانێت بێتە جارێ ناتوانێت بێتە ئەم سیستەمە داوای کردووە وهتاکو ینی کە رووسیا خۆی داوای کرد کە بیداتێ S400 بداتێ S400 سیستەمێکی زۆر بەهێزە یەک لە 360 دەرەجە ئەتوانێ موشک تێبگرێتن چونکە ڤێرتیکەڵ عامودیە وەستێت ئەتوانێ موشکەکە کە بەرز بووە بە هەموو لایەکا بڕوە وەکو پاتریۆت نییە ئەبێ ڕوو لە هەدەف بکاتن لە بەرزی 27 لە نزمی 10 متر تاکو 27 کیلومتر لە هەدەفەدا لە دووری 600 کیلومتر هەدەفە بینێتن ئەیبینێ تارگێت هەدەفەکە بینێ لە دووری 600 کیلومتر سیستەمی ڕادارەکانی لە دووری 400 کیلومتر ئەتوانێ بکەوێتە شەڕ لەگەڵیا ینی بۆ نمونە من S400 هەبێ لە بەغا پێویست ناکە فڕۆکە ئیسرائیل بێتە سەر لە ناو ئوردنەی خمەخوارەوە مەوداکە یارمەتی دەرە 400 کیلومتر مەدایەتی لە هەمان کاتە ینی ئەتوانێت ئەتوانێت 180 نەفەر 180 هەدەف لە ئاسمان ببینێ ئەگەر ساڕوخی بالیستی بێ یان فڕۆکە بێتن هەموو یەبینێ 180 دانە ئەتوانێت لەگەڵ هەشتای لە یەک کاتێکا شەڕ بکاتن لەگەڵ هەشتا هەدەفە لە یەک کاتێکە شەڕ بکاتن نرخی S400 500 ملیۆن دۆلارە یەک دانەی سیستەمی S400 منزومەکەی 500 ملیۆن دۆلارە نی میلیارد ئەکاتن کاتە جارێ عێراق نابێتە خاوەنەوە نات بێتە خاوەنەوە تۆ 8 منزومەت کڕیوە بە 2 میلیارد و
نیو باش باسی ئەو دوو سیستەمە بەقوتت کرد کە من پرسیاریەوەم لێ کرد ئەوەی لەبردەکەم سیستەمی سینیش هەیە سیستەم باس ڕێک ئەمەوێ باسی ئەوە بکەم بەڵێ ئەم سیستەمەی چین چییە کە باسیەکەن یعنی زۆر ئێستا لە ناوایە بە تایبەت لەم سەروبەندی شەڕ و بابەتی سەربازی و سیستەمی بەرگریە زۆر باسەکرێت کە زۆر عیملاقە زانیاری لەسەر ئەمە چی هەیە؟ سیستەمی سینی ئەمەی کە ئاخر دروستی کردووە HQ19 HQ19 سیستەمێکە تقریبا بڵێن تکنۆلۆژیاکەی هەر لە S400 و ئەوانە وەرگیراوە بەڵام ئەمان تکنۆلۆژیای سینی تەمان زۆر پێشکەوتم ساڵان آخر زۆر دەستکاریان کرد زۆر گۆڕانکاریان تیای کرد سیستەمێکی زۆر بەهێزە من خۆم شخصی ڕاستی ینی بازە ڕقەمێک هەیە ناتوانم باوەڕی پێ بکەم لە چاوەی کە هەیە چاوەوەی کە هەیە بیری لەکەیتەوە شتێکی سەیرە تۆ مەدای 3000 کیلۆمەتر مەدەیتێ کاکە ئەوەی چین 3000 کیلۆمەتر باڵێ تۆ مەدای ئەوە مەدەیتێ کە لە ستراتۆفسیر بڵین طبقەی 20 کیلۆمەتر بەبانەوە ئاخری ئەقماری سنعیە خاتە خوارەوە ئەگاتە ئاخیرەکەی شتێکی سەیرە هەیەی سین هەیەی بەڵێ بەڵام عێراق خەو ناگەر بیبینێت چونکە ئەمریکا مستحیلە بێ هەڵێتن ئەمانەی دەستکەوێت نەیەس 400 ئەمەی سین ئەمەی ئەکرێتە ڕیزی ئەو سیستەمە بەرگری بەڵێ بەڵێ تۆپی یەکی دنیاە وەکو ساد و S400 و ئەوە نێ من زانیاریم لەسەریە بێت لەسەر وشکانیشەوە تەنیا دانرێنی موشەکانی هەڵەدرێ بەڵێ هەموو سیستەمە بەرگریەکانی تراوە هەیە سیستەمی بەرگری لە بەحریشەوە بەکار بێنرێ لە دەریاوانە بەکار نانە لە دەریاوە بەکار نایەتن یعنی سیستەم هەیە بەس بەم شێوازە نییە بەم پێشکەوتویە بەم پێشکەوتووە نییە و بەم مەدایە و بەم مەسافەیە نییە بەڵام ئەگەر باسی سیستەمەکان بکەین چی حرەکەتی باشترە کە بتوانانی زوو دای مەزرێنی و زوو بیلەکەنی بیژوێلێنی تۆ S400 لە هەمووی سەریاترە لە هەمووی سەریاترە دامەزراندنی خۆش دەسا خۆش دەسە دامەزراندنی و نەقڵکردنی بۆ شوێنێکی کە و بیهێنی پاتریۆتی ئەمریکی یان فات سعاتێ زیاتریەوێتن حرەکەتی پێ بکەی زۆر باش با بگەڕێنەوە سەر عێراق خوا عێراقی خۆمان عێراق ئێستا چی سیستەمێکی بەرگری هەیە کاک سەلام ئێستا و سیستەمی کۆریەکە لەگەڵ فەڕەنسیەکە سامتی ئەمانەیە لەگەڵ مەجموعەیە ڕادارات هەرچەندێ ڕادار وەکو هەموو لایەکمان ئەزانێت کە لە تاجی لێدرا بەڵێ ئەوەی تاجی لێدرا کێ بە ئامانجی کردووە لە سوودی کێ بوو کە لێدرا ناتوانانی کەس تاوانبار بکەی هەموو لایە سوودی هەیە کە لێ بدرێت ئێران ئەگەرەکەش نابێت ئێران مەسلحەتی هەیە لێ بدرێ باشە ئیسرائیلیش مەسلحەتی هەیە لێ بدرێ لێرە ناتوانانی کەس تاوانبار بکەی نایزانرێ یان ئازاندرێتن نەوەک نازاندرێ ئەزاندرێتن ڕێک بێت جهەتی سێم هەبێ مەسلحەتی لەوەیە هەبێتن یعنی هەروەها بڵێن پێش دوو ڕۆژ لەمەوە پێش ساڕوخێ گرادیان لە مەتاری کەرکووک چێ مەسلحەتی ئەو ساڕۆ گرادەی پێوەنێ ساڕوخی گراد مۆدلێکی زۆر کۆنە هەر ئەبێ لایەنێکی سێم هەبێ مەسلحەتی لەوەیە هەبێ کە لەو سیستەمە بدرێت باڵێ زۆر باش عێراق چەندێ یعنی ئاسمانەکەی کۆنتترۆل بکە بە شێوەیەکی تۆکمە یعنی ئەگەر بیرت بێ لە بەرنمەیەکەما باسی ئەوەت کرد لەگەڵ منە سیستەمی بەرگری ئاسمانی عێراق سفرە چەنی ئەوێت لە ڕووی تەکلیفەوە و لە ڕووی کاتەوە و لە ڕووی هەر بابەتێکی ترەوە کە هاوکار بێ بۆی لە سفرەوە بیگەێنێتە 100% وەک هەر وڵاتێکی تری زلێت وی ناتوانێت بیگەێنێتە 100% هیچ جۆرێکی بەڵام ئەگەر بتەوێتن لە ماوەی 10 ساڵە 10 ساڵی تەکلیفەی چەنەوێ و چی ئەوێت باسکی تەکلیفەی بڕۆ بە 15 میلیارد دۆلاری ئەوێتن 15 میلیارد ئەیەوێتن تۆ وەکو بەجەنابتم پێویستی بە فڕۆکەیە کە تۆ فڕۆکەی ئەمریکیت هەیە F16 هەیە بلۆک 50-52 تۆ ناتوانانی بەرامبەر بە ئیسرائیل بەکاری بێنی چونکە ئەمریکا کە ئەم فڕۆکەیە ئەدا بە هەر وڵاتێک شەرتەکە ئەوەیە بۆت نییە دژی حەلیفی من بەکاری بێنی و دلیل لەسەرەوە چییە؟ شەڕی هندستان و پاکستان F16 هەیە ناتوانێت بەکاری بێنێ بەرامبەر بە هندستان چونکە هندستان حەلیفی ئەمریکایە وەت نییە بەکاری بێنی هەسا جیتێن
ئی سینی کڕی لە شەڕەکە ئاژانە خۆی پاکستان فڕۆکە دروستەکە لە شێوازی F-16 بەڵام ئەو فڕۆکات سینیانەی بەکارهێنە لە شەڕەکە ئەوە بوو سێ ڕافاڵ و سیخۆیە سی MK و مێک 29یەکی ئەمی خستە خوارەوە کە هەر سێ فڕۆکەکە ینی بڵین ناڵین لە تۆپی سەتا بەڵام زۆر پێشکەوتووە کاتە 15 ملیار دۆلارە بێ بخاتە لاوە بۆەوە و ڕێکەوتنێکی باشی هەبێت لەگەڵ وڵاتانی ترا چونکە ئەمریکان نایداتێ تۆ ئێستا ئیسرائیل ئەمریکا بلۆک 1970 هەیە کە پێی وترێ ڤایبەر ئێمە نازانم سێ چوار فڕۆکەیە وا بزانم بلۆک 50 ئەوانی تر کۆنترە کەواتە ئەتوانین بڵێ ئەمە جۆرە ئاسمان کۆنتترۆلکردن و هەیە زۆرێکە لە قسە تەنیا زۆر باش با بگەڕێنەوە بۆ زەمانەکانی پێشتری عێراق شەڕی بینیوە شەڕی 8 ساڵە لەگەڵ ئێرانە کە ئێران ئێستا شەڕەکە لەگەڵ وڵاتە زلێزەکانە ئەو کاتە سیستەمی بەرگری هەبوو بە شەڕی ئێران عێراقا بەڵێ سیستەمی بەرگری هەبوو ئەو کاتە چی بوو سیستەمە بەرگریەکەی سیستەمی بەرگریەکانی هێزەکانی مەجموعە ڕاداری رووسی و فڕەنسی هەبوو بەهێز و بەتوانە ئەوە نەبوو بڵێ شتێکی هین بێتن مەنزوماتی سەواریخی سام SS6 هەبوو S125 هەبوو یانزەی هەبوو جگە لەوە مەنزوماتی دیفاعی فەڕەنسی هەبوو جۆری ڕۆڵاند بۆ مەدایاتی کورد بوو ناوی سلاحێکی زۆر فعال بوو ینی دژی ئاسمان زۆر بوو ئەوە نەبوو بڵێ ڤانتۆم و ئەو جۆرە فڕۆکانی کە بتوانێت نەجاتی لێبێ شەڕی عێراق و ئێران ئەو کاتە فڕۆکە هەمووی نیەوی ئەفری لە ترسی ڕادار بۆی نەیگرێتن ئەو سامانەی کە هەی بۆ عێراق ناتوانێت لەو نزمیە لێی بداتن ئەبێت چەکی تەقلیدی بەکاربێنی وەکو دۆشکەی 4.5 بڵێن دیمترۆف یان زێتی و 23 ملیم یان 57 ملیم ئەم موشەکانە کە هێنایە مەسەلەن سترێل لە سام حوت ئەمی لەشان تێگرێتن لەگەڵ ڕۆڵاند ئەمە بۆ نەوی سامەکان بۆ بەرزی بوو و سباتی کرد کە بەرگری عێراق بەقووەتە ینی هێزی هەر بەو جۆرە چەکانە لە ئاسمان و شەڕێکرد یان ئیتر هەبوو نە فڕۆکەشی هەبوو فڕۆکە بەڵێ فڕۆکەی باشیە بۆ عێراق ینی بۆ نمونە کە کەوتە شەڕ عێراق لە ساڵی هەشتا لە هەشتا و دوو بەدواوە ئەمریکا هەنێ هەلیکۆپتەری دا بە عێراق لە جۆری هیوز 500 دوایەوە مەجموعە هەلیکۆپتەری تری داپی لە جۆری هیوز 530 مۆدێلە تازەکەی بڵین ئەمانە ستمکانیانە کرد ئەمە بۆ تۆ زۆر گرنگە کە تۆ بەکاری بێنی ئەنجا بڵین لە 84 سیخۆی M4یان دا بە عێراق M1 هەیە M2 M3 M4 ئەنجا دوای ئەوە میراجیاندا بە عێراق ئەنجا میەک 25یاندا بە عێراق ئەنجا بۆ نمونە سوپەرەتەنداریاندا پێی هەتاکو میراجەکان وەربگرێتن ئەنجا دوایەوە میەک 29یاندا پێی واتە هێزی ئاسمانی عێراق زۆر بەخۆت بوو ئەیتوانی بەرگری لە فڕۆکەی ئیسرائیل وانەش بگرێتن یعنی ئێستا زۆر پاشەکشەی کردووە لە چار زۆر پاشەکشەی کردووە نەما ئەو فڕۆکانە زۆری ئەمریکا بردی ئەوانی کەما بووە ئەوەندەی ینی لە شەڕی کوێتی شاوا بزانم فڕۆکەی خستوەتە خوارەوە بەڵێ لەوەیەک هێز ئەوە چۆن بوو کاک چی فڕۆکەیەکی خستە خوارەوە بە چی خستێ خوارەوە تەبان خۆی F-15 حەزەکەم باسی کەم سترایکی گەل کە سومعەتێکی زۆر بەرزی هەیە لە جیانەوە شەڕ نادۆڕێنێ بۆ نمونە لە ساڵی 1982 F-15 ئیسرائیل لە ماوەی 48 ساعت دوو ڕۆژە نێزیکەی 80 فڕۆکەی سووریایان خستە خوارەوە هەر عامود فەقەری سووریایان شکاند بە شکاندن ئەو فڕۆکەیە شەڕ نادۆڕێنێ عێراق لە نەوەتوێ خستی خوارەوە دوای خستە خوارەوە F-15 سترایکی خستە خوارەوە ئەمە چۆن دانەیەکی لە ناسریە کەوتە خوارەوە لە عرعر بە S125 دەیدا بەس هەر لەسەر زیرەکی ئەفسەرەکەی سەریەوەستێ F-15ەکەی توانی ئەمە لە ناودا بەس ئەفسەرەکە سیستەمێکی جوانی هەبوو بەکارهێنان بۆ ڕادارداگرساندن و کوژاندنەوە کە بیخاتە یعنی ئەوەی ئەو موشەکەی بەکارهێناوە ئەو فڕۆکەی بەکارهێناوە توانای F-15 نەبووە بەڵام عەقڵی فڕۆکەوانەکە و زیرەکی ئەو ئەفسەری کە لەسەر موشەکەکە دانیشتووە فڕۆکەوانەکە ڕەنگ بێت تاکو ڕادەیە مەغروورە بینەرانی زانم چۆنە یعنی ئەو تەکتیکە چۆنە کە توانی لەو سەردەما F-15 بخاتە خوارەوە عێراق پێم وا بێت دەنگدانەوەیکی گەورەشیە بۆ لە F-15 ئەوەی کە فڕۆکەوانەکەش حەقید بوو کە لە ناو فڕۆکەکە تۆ کە ڕادارە خەیتە ئیش
فڕۆکەکانی ئەمریکا ئەدبینن ئەوان کە دێن ڕادار ناخەنەیش بەرنمەیە هەیە بۆ نمونە لە تەلڤیزیۆن دەرەچێڵە چێ مەلیۆنێ بەرێتەوە مەنیار بە حەل مەلیۆن لە ئەمریکای و لە عارەب سێ جۆکەرت هەیە جۆکەرێکی چییە؟ پەیوەندی بە هاوڕێ ئەلێتیساڵ بیسەدیق ئەم فڕۆکانە کە دێن بەسمەی ڕاداری نابینی ڕاداریان کوژاندوێتەوە بەس چۆن ڕێی خۆیان نەزانن تا فڕۆکەیە ترت هەیە کە پێی وترێ ئەواکس لە دووری 600 کیلۆمەترەوە ئەو تەوجیتەکە پەیوەندی بەتەوە پێشانتەدا کە تۆ ڕادارت خستەیش ئەوەت بینێتن دە چرکت هەیە کە شەڕی لەگەڵا بکەی چونکە تەواوتەکە خۆت و تیمەکەت و هەمویانت تەواوکە و فڕۆکەی لێتەدا ئەم وەکو سربیەکە کە بڵین لە شەڕی بۆستنەوە هەرسێک کە موشەکەکەی تێگەر ڕاداری کوژاندەوە لێرە بزر بوو F-15 نازانێت لە شوێ ئەم موشەکە ئەم لە دوای پێنج چرکە موشکی دووەم تێگرێتن بەس ڕادارە خاتۆریش لێیدا سەری لێ تێکداون بە سەری لێ تێکدا ئەمە زیرەکی ئەفسەرەکە ئەمێنێتەوە کە ئەم کوژێت بە هیچ جۆرێ مەجای تیانە من شانسەکەم ئەوەی ئەنتیحاری شەڕی لەگەڵاکەم داگرسێنم ئەیکوژێنمەوە تا بۆ شازە قستێ خوارەوە ئەگەر زانیاری هەبێ خەڵکی شۆ بووە و فڕۆکەوانە ئەمریکی بوو عەقید بوو ئەوەی نەکەوتە خوارەوە ئەوەی عێراقێکەکە کوڕێ بوو ناوی جاسم بوو جاسم بەڵێ ئەوەنە دەرباری ینی زانی بەس ناوەکەی زانی ناوەکەی ینی زانیاری زیاتر زانیاری زیاترم هەیە بەس پێویست ناکا باسیکەین زۆر باشە جاسم بوو مەمە ڕامەکێشێ بۆ پرسیارێکی تر بەڵێ باشە بۆچی ئێستا فڕۆکەی ئەمریکی و ئیسرائیلی ناخرێتە خوارەوە ینی شەڕی شەکەنیسە بۆ نمونە باست کردووە کە ئێران چەند لاوازە لە ڕووی ئاسمانە و لە ڕووی سیستەمی بەرگریەوە هەر بەجددی تێڕوانینێک لای خەڵک هەیە فڕۆکەی ئیسرائیلی و ئەمریکی ئەستەمە بخرێتە خوارەوە یەک تۆ سیستەمێکت نییە بەرامبەری ئەوانی شۆک و بە جەنابتم وت کە دیێن ڕادارە کوژێنەوە تۆ بەسمەی ڕاداریە بینیتن ڕادار چ شتێکیش هەیە ئەوان تکنۆلۆژیان بەرزترە تۆ کە ڕادار ئیشەکە شەپۆڵێکت هەیە چ شتێکەیە پێڵێن تەشویش ئەلکترۆنی شەپۆڵێتر لە ڕادارەکەی منەداتن کە چۆر بم ئەبێت تۆ مەنزومەی تەشویش ئەلکترۆنی مڤادت هەبێتن کە شەڕی لەگەڵا بکەی تۆ تەشویشکەیتە سەری ئەو تەشویشەکاتە سەرت چیە تکنۆلۆژیای بەرزتر بێتن ئەوە لە هەمان کاتەوەکو بە جەنابتم وت ڕادارەیانە کوژێنەوە کە دێنە سەر ئاسمانی تۆ ئەواکس ڕێیان پێشانەدا هەر فڕۆکەیەکیشی دوژمن هەڵبسێ ئەگەر هی ئێران بێ ئەواکسەکە ئیبینێتن جارێ لەسەر زەویە بەرز نەبووەوە ئیبینێتن یەکسەر تەوجیهەکە لە فلان شوێنە تۆ F-16 بۆ نمونە F-35 عینی موشک هەڵەگرێتن ئامڕامت هەیە ئامڕام مەدای 100 کیلۆمەترە 100 کیلۆمەتر دوورە ڕواتن AIM 120 شت هەیە ئەمە 200 کیلۆمەتر زیاتر ڕوات تاکو 250 کیلۆمەتر ڕوای یعنی لە هەر شوە بێتن لە ئێران فڕۆکەکە هەڵبسێتن ئەو ئەواکسەکەی بینێت تەوجیه ئەمەکە بۆ لێدانی ئەو باشە سیستەمە بەرگریەکەمە کەمە کۆتا پرسیاری ئەم ئەڵلقەیە کەوتوتەوە سەر بەقوەتی سیستەمە بەرگریەکە ئەو کەسەی کە بەکاری هێنێ باسیەوەت کرد بۆ نمونەی عێراق ئەگەر ئەو سیستەمەش بکرێت لە کۆریا بێ کۆمەڵی خەڵک بنێرێ چەند مانگێ نزیکی ساڵێ دەورە ببینن لە دنیا وایە وانە ئەو کەسی کە سیستەمەکە بەکارێرێ بێ کەفاەتی باشێ لە هەموو دنیای وایە ئەوەی کە بەکاری دێنێتن ئەبێ زیرەک بێتن ئەبێت توانای ئەوەی هەبێت بەقەدەر ناو ناوبانگی سیستەمەکە مهمە تۆ ئێران ڕاست تکنۆلۆژیا دەورە بینێ بەس تۆ خەڵکی پرۆفشناڵت پێویستە محتەرفین بێتن یعنی ئێستا کە شەڕی ئێران و عێراق ئێرە بڵین ئێران و ئیسرائیل ئەم 12 ڕۆژە ئێستاش فڕۆکەیەکی ئەمریکی هەیە ئارسی لە یۆنانەوە هەڵەسێ مەسحی ئاسمانی ئێرانەکە ئێستش گوێی لە هەموو مکالەماتێکە ڕادیۆ مۆبایل لاسلکی گوێی لە هەموویە هیچ کێشەیەکی نییە هیچ کێشەیەکیشی نییە وە بلوک ئالهۆک ئەو فڕۆکەی دووەم کە ئەمریکا هەیەی بێهینە ئەتوانێت 100,000 کیلۆمەتر مربع مەسح بکا بە بێ ئەوی بێتە بەنخاشی ئێران ئاسمانی ئێرانە لە دوورەوە مانەش
تکنۆلۆژیا تاسیری هەیە بەڵام پرۆفشنال چکە و فڕۆکەی کە من باسیەکەم جۆی لە لاسکی 35 کەسی تایە ئەو 35 کەسا بێمەشکیان چی بێتن کە ئەمانە بەرنەڕێەوە زۆر باشە من ئەم ئەڵلقەیە هەر لەسەر بابەتی سیستەمی بەرگری کۆتایی پێێنم هەوڵدەم لە زنجیرەی داهاتوە بە تێر و تەسەلی باسی ئێرانیش بکەین باسی چینیش بکەین باسی فڕۆکە بە شێوەیەکی گشتی بکەین ئیسرائیل و پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکایەوە بن لە ناوچەکە چی بکات و ئایا شەڕ دەست پێ بکاتەوە چەندێکی ترەخایانێت من سپاس دەکەم بۆ مەڵقەیە سەلام لەگەڵم بووی لە زنجیرەی داهاتوو بە تێر و تەسەلتر ئەم باسە تەواو دەکەین بینەرمان